بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا دەکەین کەوا بڕیارە مانگی داهاتوو بەڕێوە بچێم هەڵبژاردنێکی سارن و سازە بۆ ناو خۆی تورکیا بۆ پرسی کورد لە تورکیا بۆ هەروە بۆ پارتەکانی دیکەی کوردستان لە باشوور و لە ڕۆژاوای کوردستانی ئەمە جگەلەوەی کە لە پەیوەندی هەرێمایەتی نێودوڵەتیەکانیش کاریگەری بە دوای خۆی دادەهێنێت بەڵ ئەگەر سەرەتا لە ئاماری هەڵبژاردنەکانەوە دەست پێ بکەین دیار هەڵبژاردنەکە لە 4/5 بەڕێوە دەچێت هەڵبژاردنە بۆ ئەندامانی پەرلەمان و سەرۆک کۆمار بۆ ماوەی 5 ساڵە پەرلەمان و سەرۆک کۆمار بۆ ماوەی 5 ساڵ هەڵدەبژێردرێن لە هەڵبژاردننی پەرلەمان 24 پارت و 150 پاڵێوراوی سەربەخۆ کێبڕکێ دەکەن لەسەر 600 کورسی پەرلەمانی کە پەرلەمانی تورکیا 600 کورسیە ڕێژەی لە 107 بۆ چوونە پەرلەماندان داوە بۆ ئەو پارتانەی کە بەتەنیا بەشداری هەڵبژاردنەکەن دەبێت ڕێژەی لە 107 دەنگەکان بەرزبێنن بەڵام ئەگەر لە چوارچێوی هاوپەیمانەتیە بێت ئەمە جیاوازە ڕێژەی لە 107 هەژمار ناکرێت. بەڵێ سەبارەت بە ژماری دانیشتوانی تورکیا بەپێی ماڵپەڕی وۆڵد میتر ژماری دانیشتوانی تورکیا زیاتر لە 86 میلیۆن کەس ئێستا لە سەداسەی خاکەکەی لە کیشۆری ئەوروپایە و لە سەدا 97 لە کیشۆری ئاسیایە. تورکیا لەگەڵ عێراق هاوسنوورە لەگەڵ ئێران لەگەڵ سووریا لەگەڵ یۆنان لەگەڵ ئەلمینیا ئەزەربایجان بولگاریا و هاوسنوورە لەبەرەوە هەڵبژاردنەکە کاریگەری زۆر دەبێت لەسەر ئەو وڵاتانش. بەڵێ سەبارەت بە ژمارەی دەنگدەران بەپێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا 64 میلیۆن و 113,941 دەنگدەر مافی بەشداریکردنیان هەیە لە هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکایەتی تورکیا لەو ڕێژەیە 31 میلیۆن و 800,000 لە ڕەگەزی نێرە 32 میلیۆن و 300,000 لە ڕەگەزی مەیە 6 میلیۆن و 904,000 لە ناوخۆی تورکیان ئەوانی تریشان 3 میلیۆن و 286,000 لە 74 وڵاتی جیان کە بەشداری لە هەڵبژاردنەکە دەکەن. لە ناوچە کارەساتبارەکان بوو مەرزەی مانگی شوبات کە پارێزگای تورکیای گرتەوە نزیکەی 50,000 کەس بوونە قوربانی گیانیان لەدەستدا 133,000 دەنگدەر لەو ناوچانە مافی دەنگدانیان هەیە. بەڵێ سەبارەت بە بازنەکانی هەڵبژاردن دیارە 87 بازنەی هەڵبژاردن هەیە تورکیا خۆی 81 پارێزگایە بەڵام شارە گەورەکانی وەکو ئەستەمبول وەکو ئەنکەرە وەکو ئیزمیر زیاتر لە بازنەیەکی هەڵبژاردنن بنکەکانی دەنگدان 191,910 بنکەی دەنگدان دەبێت. بەڵێ سەبارەت بە هاوپەیمانەتەکان پێچ هاوپەیمانەتی گەورە هەیە هاوپەیمانەتی جمهور هەیە کە پێکاتوە لە ئەک پارتی مەهاپا پارتی یەکبوونی مەزن پارتی ڕەفاهی نوێ دەسەپا و هوداپار پارتێکی کوردیە لە ئەویش لە چوارچێوەی هاوپەیمانی جمهور بەشداری کردووە. هاوپەیمانی میلەت جەهاپەیە کەماڵکی زارۆغڵۆ ئی پارتیە مەراڵ ئەکشنەر هەروە پارتی سەعادەت پارتی ئایندەی ئەحمەد داودۆغڵۆ هاوڕی کۆنی ئەردۆغان بە هەمان شێوە پارتی دەڤا هی علی باباجان و پارتی دێموکرات ئەوان لە چوارچێوەی هاوپەیمانی میلەت بەشداری دەکەن. هاوپەیمانی ڕەنج و ئازادی کە هاوپەیمانی هەدەپەیە هەدەپێکیناوە زیاتر پارتە چەپەکانی لە خۆ گرتووە لە ژێرناونشانی پارتی سەوز هەدەپە بەشداری هەڵبژاردننی تورکیاەکە لە بەرەوەی ئێستا کەیسی هەدەفە لە دادگای تورکیا مەترسیەوەیانەیە کە تا کاتی انتخاباتەکە دابخرێت بڵێن پارتەکە دابخرێت. پارتی کرێکارانی تورکیا هەیە پارتی ڕەنجدەران پارتی ئازادی و فیدراسیۆنی ئەنجومەنی سۆسیالیست ئەمە بڵێن هاوپەیمانی هەدەپەیە لەگەڵ پارتەکانی دیکە. هاوپەیمانی ئاتا هەیە پارتی زەفەر پارتی داد پارتی وڵاتەکەم و پارتی هاوپەیمانی تورکیا. هاوپەیمانێتێکی تر هاوپەیمانی یەکێتی هێزی سۆسیالیستە کە پارتی کۆمۆنیست تورکیا و بزنەوەی کۆمۆنیستی تورکیا و پارتی چەپ هاوپەیمانەتەکان پێکێناوە. سەبارەت بە کاندیدەکە چوار کاندیدی سەرەکی هەیە ڕەزەب تەیب ئەردۆغان هەیە کە سەرۆکۆماری ئێستای تورکیایە لە ساڵ 2014ەوە سەرۆکۆمارە لە ساڵ 2023ەوە دەسەڵاتیان گرتۆ دەدەست لە تورکیا. کەمال کلیزار ئۆغڵۆ هەیە کە هاوپەیمانی کاندیدی میلەتە کەمال کلیزار ئۆغڵۆ لە 2011ەوە سەرۆکی بڵێن جەهاپەیە. محەڕەمین جە هەیە کە هاوپەیمانی پارتی ماملەکەتە کە پێشتر لە چوارچێوەی حیزبەکەی کەمال کلیزار ئۆغڵۆ کاری کردووە و بە هەمان شێوە سینان ئۆغان هەیە کاوپەیمانی ئاتایە سینان ئۆغان ئەویش بەشداری دیارە کێبرگەی تون لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیزار ئۆغڵۆیە بە پێی ڕاپرسیەکان ئێستا لە مانگی نیساندا ڕاپرسی کراوە کلیزار ئۆغڵۆ 147 دەنگەکانی بەرەسێناوە بە پێی ڕاپرسیەکان و بڵێن کلیزار ئۆغڵۆ ڕەجەب تەیب ئەردۆغان لە 144 دەنگەکانی بەرەسێناوە
بۆ هەڵبەپێی ئەو ڕاپرسیانەی کە کراون. بەڵێ سەبارەت بە هەڵبژاردن دیارە لە خولی یەکەمدا سەرۆکۆمار ئەو کەسەی کە دەبێتە سەرۆکۆمار پێویستە لە سەدا 50 برەزبێنێ ئەوانەی کە بەشداری لە هەڵبژاردنەکە دەکەن بۆ نمونەگەر حساب بکەین لە بینی 27 بۆ 33 میلیۆن ئەو کەسێک کە لە خولی یەکەم دەرەچێت دەبێت ئەوەندە دەنگە بەرزبێنێ 50 بەپی یاسای هەڵبژاردنەکانی تورکیا چاو دێرەم باز دەکەن قورسە لە خولی یەکەمدا ئەم کێبڕکەیەک لابێتەوە خولی دووەم هەر لە بینی ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیزار ئۆغڵۆ دەبێت پێیان وایە خولی دووەم زیاتر لە بەرژەوەندی ڕەجەب تەیب ئەردۆغانە لەبەرەوەی چاوەڕوان دەکرێت پارتی دادوەگەشتە پێدەن لە هەڵبژاردنە پەرلەمانیە کە زۆرترین کورسی بەرزبێنێ ئەمەش بۆ ئەردۆغان باشتر دەبێت ئەگەر بچێتە خولی دووەمەوە بۆیە ئەردۆغان کار بۆ دەکات کە بچێتە خولی دووەمەوە. بەڵێ سەبارەت بە دەسەڵاتەکانی سەرۆکۆمار ئێستا سیستەم لە تورکیا سیستەمێکی سەرۆکاتیە دەسەڵاتەکانی سەرۆکۆمار بە شێوەی گشتەوە دەسەڵات سەرۆکیەکانێتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و مافی پێشکەشتنی پرۆژەی هەیە بۆ هەمواری دەستور و ڕاگەاندنی باری ناسایی واژۆکردنی یاساکانی پەرلەمانە بە هەمان شێوە ئەندامانی کابینی حکومەت دیاری دەکات و پێشکەشکردنی بودجێ دیارە لەبەرەوەی سیستەمەکە سەرۆکایەتیە سەرۆکۆمار خۆی سەرۆکی کابینەی حکومەتەکەشە. سەبارەت بە پارتە کوردیەکان دیارە پارتە کوردیەکان هەدەپە کە ئێستا پارتێکی کوردیە لە چوارچێوە پەیمانی ڕەنج و ئازادی بەشداریەکە دەڵێن ئامانجێتە ناخستنی ئەردۆغانە لە کاتێکە بڵێن هیچ بەڵێنێکیان لە کلیزار ئۆغڵۆ وەرنەگرتووە بۆ پرسی کورد و هودا پاریش کە پارتێکی کوردیە پشتگیری ئەردۆغان دەکات لە کوردستانی باکوور. بەخوای گەورەتە نەسپێنی خواتان لەگەڵ.